خۆپیشاندان و ناڕەزایی دانیشتوانی بەسڕە دژی نەبوونی خزمەتگوزاریەکان پێگەێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی و پێگەێنانی حکوومەتی نوێ لەبیر لایەنە سیاسیەکان دەباتەوە و هەمووان گوشارەکانیان بۆ سەر حکوومەت چڕ کردوێتەوە لە پێناو جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندان و دامرکاندنەوەی ناڕەزاییەکانی خەڵکی بەسڕە کە سەری کێشاوە بۆ توندوتیژی و سووتانی دامەزراوە ڕسمیەکان و تا ئێستاش دەیان خۆپیشاندەر و کارمەندی هێزە ئەمنیەکان بوونەتە قوربانی. دوای چەند سەعاتێک لە ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای بەسڕە، جەمیل شەمەری فەرماندەی پرۆسەکانی بەسڕە هەڵوەشاندنەوەی بڕیارەکەی ڕاگەیاند و داوای لە هاوڵاتیانی بەسڕە کرد هاوکاری هێزە ئەمنیەکان بکەن و دامەزراوەکانی حکوومەت و مڵکی گشتی بپارێزن. کۆمیسیۆنی مافی مرۆڤی عراقیش لە ڕاگەیاندراوێکدا تیشتی خستۆتە سەر قوربانیەکانی ئاڵۆزیەکان و ڕایگەیاندووە لە سەرەتای مانگەوە تا ئێستا 9 خۆپیشاندەر کوژراون و 93 کەسیش بریندار بوون، هەروەها 18 کارمەندی ئەمنیش بریندارن. بۆ ئەوەی خۆپیشاندانەکانی بەسڕە لە کۆنتڕۆڵ دەرنەچن، مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر داوای لە ئەنجومەنی نوێنەران کرد کۆبوونەوەی بەپەلا ئەنجام بدات بە ئامادەبوونی سەرۆک وەزیرانی عێراق و وەزیرانی ناوخۆ و تەندروستی و سەرچاوە ئاویەکان و کارەبا کە لەگەڵیاندا پارێزگاری بەسڕە و جێگرەکانیشیان ئامادە بن. لە دوای ئەم داواکاریەش جعفەر موسەوی نوێنەری ڕەوتەکە ڕایگەیاند ئەندامانی ئەنجومەنی نوێنەران سوێندیان خواردووە بۆیە دەتوانن ڕێژەی یاسایی تەواو بکەن و کۆبوونەوەکە بەڕێوە بچێت. لە بەرامبەریشدا ئیتلافی نەسر کە حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکات و لە هاوپەیمانی چاکسازی و ئاوەدانکردنەوەکەی مقتەدا سەدردایە، وەک سەرۆک وەزیرانی عێراق پێشوازی لە داواکە کرد و لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە پارێزگای بەسڕە شایستەی هەموو هەوڵێکە و لەو پێناوەشدا حکوومەتی فیدراڵی و خۆجەیی پارێزگاکە و ئەنجومەنی نوێنەرانیش هەموو هەوڵێک دەدات بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە دانیشتوانەکەی. هەر لەبارەی ئەو کۆبوونەوەی مقتەدا سەدر داوای کردووە کە تا ڕۆژی یەکشەمەی داهاتوو ئەنجام بدرێت، جاسم محەممەد بەیەتی ئەندامی دەوڵەتی یاسا ڕایگەیاندووە بەهۆی ئەوەی پەرلەمانتارانی کورد ئامادە نابن و ژمارەیەک ئەندامیش لە دەرەوەی وڵاتن، پێناچێت ڕێژەی یاسایی بۆ دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەران تەواو بێت. چەند جارێک هەوڵ درراوە تا کێشەکانی بەسڕە چارەسەر بکرێن و حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراقیش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بودجەی بۆ چارەسەرکردنەکە تەرخان کرد، بەڵام بەپێی لێکەوتەکانی دوای بڕیارەکان هەوڵەکان سەرکەوتوو نەبوون. خۆپیشاندانی بەسڕا بەردەوامە و ڕوونیش نییە تا چەند ئەنجومەنی نوێنەران دەتوانێت لەو کۆبوونەوەی سەدر داوای کردووە کۆتایی بە ناڕەزاییەکانی پارێزگاکە بهێنێت.